سوتانی دارچنۆبەرەکان و ڕووبەرە سەوزاییەکان لە سلێمانی لە حاڵەتەوە خەریکە دەبێتە دیاردا وەک بەشێک لە پەرلەمانتار و چالاکانی سیاسی و مەدەنیش باسی لێوە دەکەن. ئامانج لە سوتانی دار و درەختەکان بۆ سوودوەرگرتنە لە زەویەکان و کردنەوەی پرۆژەی بازرگانی تێیاندا. دوای سوتانی بەشێکی زۆری شاخی گۆیژە، سوتانی دارچنۆبەرەکانی ڕێگای سلێمانی تاسڵوجەش گومانەکەی تۆختر کردوتەوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش باز لەوە دەکات کە کۆمەڵێک بازرگان و دەستڕۆشتووی حزب دەستیان بە لە ناوبردننی دارچنۆبەرەکانی تاسڵوجە سلێمانی کردووە کە نیو سەدەیە لەو شوێنەدا ڕواون. ئاماژە بەوەش دەدات لیژنەیەکیان بۆ ئەو مەبەستە پێک هێناوە و دەرکەوتووە کە کۆمپانیا بە ئەنقەست ئەو دارانە لەناو دەبەن. راپۆرتیشیان بۆ داواکاری گشتی بەرز کردوتەوە، بەڵام تا ئێستا وەڵامێکی دڵخۆشکەریان وەرنەگرتووە. ئاوەیەکی زۆرە لەناو شاری سلێمانی کۆمەڵێک بازرگان، کۆمەڵێک دەستڕۆیشت و کۆمەڵێک تاجیری حیزبی بەربوونەتە ناو سەرجەم سەوزایەکان و ئەو سنەوبەرانەی کە نزیکی نیو سەدەیە لەسەر شقامی تاسڵوجە سلێمانی ڕوێنراوە. ماوەیەکی زۆرە بەمەبەست و بە ئەنقەست کۆمەڵێک کەس هەستاون بە سووتاندن و بە بڕنەوەی ئەم درەختانە لە پێناو دروستکردنی هەم پرۆژەی زیادەڕەوی لەسەری هەم بۆ کۆمەڵێک پرۆژەی شخصی کە بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێنن. بەداخەوە ئەمە کۆمەڵێک کەسە کە بە ڕۆژی ئاشکرا هاتوون درەختەکان ئەسووتێنن و بە ڕۆژی ئاشکرا هاتوون درەختەکان ئەبرنەوە و کۆمەڵێک باخی زەیتون و کۆمەڵێک باخی دریان تێکداوە لە پێناو دروستکردنی پرۆژەکانی تریاندا. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا لیژنەی کاتیمان پێکهێناوە بە خۆشحاڵەوە بەندە سەرۆکی لیژنەی کاتێکە بوو. بە دوواداچوونمان بۆ کردووە سەیری ئەو شوێنانەمان کرد کە دار و درەختی تێدا بڕاوەتەوە. کۆمپانیا خۆی بەدەمی خۆی نووسراومان لای ئەحترافی کردو ئەڵێ درەختم بڕیوەتەوە، ئامادەم قەرەبووتان بکەمەوە. ئەمانە خۆی هەمووی هەبووە، بەڵام بەداخەوە وەکو وتم بەهۆی ئەو زیادە ڕەوێ زۆرێک کە کراوە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی راپۆرتێکی زۆر گەورە و تێروتەسەلمان لەسەر کردووە، داوامانەتە داواکاری گشتی و دادگاکان، بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا داواکاری گشتی و دادگاکان هیچ ئیجراعاتێکی یاسایی دڵخۆشکەر نەکراوە کە ئێمەی لێ ئاگادار بکەنەوە. لەسەر سوتانی دارچنۆبەرەکانی ڕێگای سلێمانی تاسڵوجە، شارەوانیەکانی سلێمانی و ڕاپەڕین و تاسڵوجە هاتنە سەرخەت و ئاماژە بەوە دەدەن بە هیچ شێوەیەک شوێنی دارچنۆبەرەکان لە حاڵەتی سوتان یاخود نەمانیان لەو شوێنە بە هیچ شێوەیەک ناکرێتە شوێنی پرۆژەی بازرگانی. ئەم مۆزوعە بەو شێوێنیە کە لەم یەک دوو ڕۆژە سوتا بێ ئەو سنەوبەرانەی کە ڕێگای سلێمانی تاسڵوجە بە فعلی بەردەم فەرماندەیی بزەبت لە ڕۆژی 7/6/2020 ئاگرێ کەوتەوە لە ڕێ ئەو ئاگرەوە سوتا. یعنی ئەمە ئەم دووسێ ڕۆژە نییە. ئێمە وەکو شارەوانی ڕەدی ئەوەینەوە کە لەم دووسێ ڕۆژانە بۆ بگرێت لە مانگی 6 بووە ئەو ئاگری کە کەوتۆتەوە. ئەو سنەوبەرانە شوێنی سنەوبەرەکان جادەیە ئەکەوێتە جەزای وەسەتیەوە. هەر شوێنێکیش لە ماستەرپلانە بۆ جادە دانرابێت بە هیچ شێوەیەک هیچ کەسێ دەسەڵاتی نییە تەرخانی کا بۆ هیچ پرۆژێک، چونکە ئەکەوێتە جەزرەی ناوەندی شەقامەکەوە. ئەو شەقامە عەرزمکردن 150 مەتر پانە لە سنتەری ئەو جەزرەی کە ئێستا هەیە 75 مەتر بەدەستی ڕاستە، 75 مەتر بەدەستی چەپە. ئەو دارانی کە هەیە وەکو سنەوبەر ئێستا ئەوانە شیتێکی سەوزایی ئەمێنێتەوە لە ناو جەزرەی ناوەندی جادەکەیە. لەو دی ئەویشۆ جادەیەکی هەیە کەواتە ئەو جێی دارانە بە هیچ شێوەیەک نە ئێستا نە ئایندە جێی سنەوبەرەکان باسەکەم نابێ بە پرۆژە. لە ئێستادا شاری سلێمانی لە سەدا 90 بە سەوزایی داپۆشراوە، بەڵام بەهۆی سوتانی بەشێکی دارچنۆبەرەکانی شاخی گۆیژە و ڕێگای سلێمانی تاسڵوجە خەریکە مەترسی لەسەر سەوزایی شارەکە دروست دەبێت. خەمساردی بەرپرسانی شارەکە ژوای کردووە کە بازرگانان و کەسە دەستڕۆشتووەکانی حیزبەکانی دەسەڵات بۆ قازانج و مەرامی خۆیان سەوزاییەکان لەناو دەبن. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.